سڵاو و ڕەحمەت و بەزەی خوای گەورە میهرەبان بڕژێ بەسەر هەموو لایەکە. بە پشتیوانی خوای گەورە و میهرەبان لە کۆمەڵێ بابەتێکا دێم خزمەتتان ئینشاءڵڵا لە ڕۆژان و شەوانی مانگی ڕەمەزانە، هەر دەرسە و هەر دانیشتنێک باس لە یەکێک لەو هۆکار و ئەسبابانە دەکەین کە دەبێتە هۆکاری لێخۆشبوونی خوای پەروەردگار. لە مانگی ڕەمەزانە سیفەتێک هەیە زۆر جوانە. ئەو سیفەتە بەهۆی عیبادەت و تاعەتەوە لە ئینسانە دەرەکەوێ، واتە ئینسان چەند عەبدایەتی بۆ خوای گەورە و میهرەبان بکە ئەم سیفەتەی زیاتر پێوە دیارە بێ، و ئەم سیفەتە دەبێتە مای ئەوەی کە خوای گەورە و میهرەبان لە عەبدەکەی خۆی خۆش بێ. یا لە چەندین ئایەتا خوای گەورە فەرمێ ئیتەقوا الله، تەقوای خوای گەورە و میهرەبان بکەن. ئەم تەقوایە چییە؟ لێخۆشبوونی خوای پەروەردگار بۆ عەبدی خۆی ڕادەکێشێ ئەم سیفەتە، ئەویش بریتیە لە تەقوا. تەقوای پەروەردگار زۆر جار دەبیستین